خەڵکی ئەڵمانیایە و لە سلێمانی خۆی فێری زمانی کوردی دەکات. سایمۆن ماوەی 6 مانگە لە سلێمانی دەبێنێتەوە لە ڕێگەی بەشی زمانی زانکۆی سلێمانیەوە ڕۆژانە وانەی فێربوونی زمانی کوردی دەخوێنێت. لەگەڵ بینینی هەشتێکدا پرسیاری ناو ماناکەی لە مامۆستاکەی دەکات. لەگەڵ مامۆستا ئەیوب زمانی کوردی فێربووم و زمانێکی زۆر خۆشە، زۆر خۆشە و سلێمانی زۆر خۆشە، شەڕێکی زۆر خۆشە. بوونی کوردێکی زۆر لە ئەڵمانیا خۆشەویستی زمانی کوردی خسۆتە دڵی سایمۆنەوە و ئامانجی لە فێربوونی ئەوەیە تا لە وڵاتەکەی بتوانێت هاوکاری کوردەکان بکات. یەکێکە لە مامۆستاکان ڕۆژانە وانەبوو خوێندکارە بیانیان نەدەڵێتەوە کە دەیانەوێت فێری زمانی کوردی ببن. لە ڕێگەی ئەو وانانەی دەیناون خوێندکارەکان دەتوانن بە ئاسانی فێری زمانی کوردی ببن و گفتوگۆی پێ بکەن. پرۆگرامە بەکارەهێنێت بەڵام ئەو خۆی وای پێخۆشە کە لە ماڵەوە خۆی سعی لەسەر بکات، چونکە یعنی قابلی ئەوەیە کە خوێندکار بتوانێت بەبێ مامۆستا لەگەڵی بڕات ئەگەر ئەو خوێندکارە کەمێک بناخی پێیا کرد، کەمێک توانی بخوێنێتەوە پیتەکانی زمانی کوردی ناسی، ئەتوانێت بە ئاسانی لەگەڵی بڕەوە. گەر پرسیارێکی هەبوو سایمۆن خۆی ڕۆژانە ئەگەڕێتەوە بۆ لای من. خواردمان جگە لە سایمۆن لە ئێسادا بەشێکی زۆر لە بیانیەکان دایانەوێت خۆیان فێری زمانی شیرینی کوردی بکەن و ئەوانیش لە دابوونەریت و کولتوری کوردی تێبکەن. بڕوا بادین کورسات نیوس سلێمانی.